ئێستایمە لە تەلاری هونەری لە شاری سلێمانی و دوای ئامادەکاریەکانەکرێت بۆ کۆنسەرتی هونەرمەند نەریمانی بابان کە ڕۆژی پێنجشەممەوە تاسبێنێ و ڕۆژی هەینی شەمەش کۆنسەرتەکە بەردەوام بێت بێگومان لە ئێستایا وەکو ئەبینن کە تەواوی ئامادەکاریەکان بە ئەنجام دێنراوە و گفتگۆی زیاترەکەم لەسەر بڵین تەواوی ئامادەکاریەکان و لە ئێستاە بە میوانداری زۆر بەڕێز کاک نەریمانی بابان کە میوان لایمە کاک نەریمان سڵاو لەوێ بەخێر بێن بەرنامەی کورسات مەگەزین ئێرەتان ڕوونا کردەوە سەرچاوی ئێمە هاتن کاک نەریمان ئامادەکاریەکان چۆنە تاوەکو ئێستا وەکو خۆتان لە نزیکەوەی بینین ترەمە ئاخر ڕۆژی خۆ حازرکردنمانە خۆ ئامادەکردنمانە هەمویان زۆر مەشغوڵن کاتەکە دواکەوت و ئەمانەیە بەپەلا حازرین بۆ سبەینێ بەیانی لە کاتی خۆیان کە ساعت 5 و 3 ڕۆژ بەردەوامە بێ و بەڕاستی هەمویان ماندوو بوون بە ئێوە شەوانێ خەڵکێکی زۆرمان خستۆتە ژێر ئەزیێتەوانێ سوپاسی هەمیانەکەین هیوادارین بەقی ئەو چاوەڕوانیە بین کە خەڵک چاوەڕێە کرد 4 ساڵە لەبەرەوە ئەمانەیە جوانترین شتەکان پێشکەش بکەین و هیواداری وابێت زۆر باشە بەسێک لە بەرهەمەکان بکەین کاک نەریمان بەرهەمەکانی کە پێشکەشی ئەکەی لە ماوەی 3 ڕۆژەکە بەرهەمە نوێکانن کۆنەکان جارێکی تر ئەڵیتەوە بێگومان هەوادارێکی زۆر لەوانەیە لە تەواوی تەمەنە جیاوازەکان لێرە ئامادە بن زۆر ڕاستە لە بەرنامەیەک تریش باسم کرد هەندێک لەو بەرهەماناڵینەوە کە جیلی خۆم بیرەوەری خۆشی هەیە لەگەڵیا گەورە بووە چەند بەرهەمێکی تازە شەڵین هیوادارین خەڵکەکە پێی خۆش بێت بەڵام بە شێوەیەکی گشتی بەرهەمەکان تەسەورەکەم پاک و پوخت بن جوان بن زۆر باشە پێم خۆشە بەسێک لە ئامێرەکان بکەین ئامێرەکان چۆن تەنسیقی کردووە ئەو ئەمەرانن کە خۆت بڵین چەندین ساڵ لە ستایلی کارکردنی خۆتا بە بەردەوامی لەگە گۆرانیەکان تا هەیە خۆت هەنێ ئامێری تر جیاواز لەم کۆنسەرتە بوونیانە بێ بەڵێ گروندی گۆرانیەکانی من دایمە باس و گیتار و فلوت و درامس و کیبۆرد و ئەمانەیە هالەتە ڕۆژ ئاوایەکانە بەڵام ئەم جارە سێتی سترینی تەواومان لەگەڵا کە کاک ئالان کامل بەڕێیانەوە بات هاودێرخانیش چەلۆیە کاک ڕێبازە کاک زانایە حەزمان کرد سترینگەکان لایڤ پێشەوەیەکی زیندوو بێ بۆ خەڵکەکە و دوو میوانیشمان هێناوە لە هەولێرە و کاک قەندیل و کاک هەڵوێست کەوانیش لێەوە هاتوون بەشدارن لەگەڵمانە لەبەرەوە تشکیلی گروپەکە زۆر گەورە نیە بەڵام نزیکەی 14 کەسە بن بێ لە کۆرسەکانی کە لەگەڵمان موزیسیانەکان کوردن هەمویان کوردن بەڵێ خۆشترە بۆ منەمووی کورد بێت 22 ساڵ لەگەڵ ئەوروپیەکانە گۆرانی میتۆ ئەمایان کووردە هەمووی جیاوازەکە چۆنەکان جیاوازەکە خۆشترە هاوزمانی خۆتن زۆر لە یەکتری تێگەن هەندێکیان لە گۆرانەکانە ژیاون یەکسەر کە مۆسیقاکە لێن لە بەریانە بۆ من زۆر خۆشە ئەو جیاوازیە چۆنە بینی لە نێوان کۆنسەرتکردن لە بەڵین وڵاتانی دەرە و لێرە و تامەزرۆی بینەری کورد بۆ تۆ کە وەکو نەریمانی بابان بە بڵێن کە چەندین بەرهەموو خۆتە چەندین گۆرانەکان خەڵک لەگەڵی ژیاوە ئەو بەراورد ناکرێت ئێرە و ئێوە بەراورد ناکرێت ئێرە زۆر خۆشترە گەرم و گورترە لەبەرەوەی تۆ لەگەڵ ئەو هەواداران و بەرامبەر یەکتری ئەوەستنەوە تەنانەت من 4 ساڵ لەمەوە پێشکە کۆنسێرتم کرد لێرە هیچ شار بووە بزانم نیوەی گۆرانەکان خەڵکی تۆ من بۆ خۆمی سراحەت بوونەوە بووانێ هەمویان لەبەر بوو لەبەرەوە ئەوە هێزێکی ترتایاتێ بۆ ئیشەکانی دوای ئەمە دڵخۆش دەکات کە تۆ ئەو چەند ساڵی ئیشە کرد و ڕێگەیەکی هەڵەن نەگرت و ڕێگەیەکی ڕاست نەگرتووە و سپاسی هەموو کەسانەشەکەم کە گوێگری هوەرن و داواش لە هەموو هوەرمەندەکانی جیلی خۆم و تۆزێک جیلی ئەوانەی دوای خۆمەکەم هەمیان بێنەوە دەست پێ بکەنەوە بەڕاستی ئەوە تا خەڵکێکی جۆمان لێگرێت با دەرفەت بلێرە پرسیارێکت لێ بکەم ئەڵەن کۆکردنەوەی موزیسیانان لە ئەوروپا زۆر پرسە بۆ هونەرمەند بەڵام لە کوردستان بە بڵێن بە تاریخچە شاری سلێمانی ئەم گرفتە بۆ هونەرمەندان نییە بە حکمی هاوڕێیەتیەکە و ئەو بابەتانە زووتر کۆ ئەبنەوە بەڵێنی ئەتوانێت کۆرانیەک تۆمار بکرێت توانێت کۆنسەرتێک بە ئەنجام بگەێنرێ لەوانەیە پلێ ئاسانتر بێ بەڵام ئەگەر باسی 20 ساڵ پێش ئێستا 15 ساڵ پێش ئێستا بکەی لەوانەیەوە بوو بەس ئێستا ئەمانیش زۆربیان لایف میوزیکیانێ زۆربیان دەوامی خۆیانێ چکە بڕوا ناکەم میوزیک ژەنێ بە میوزیک بژی لەبەرەوە کاری تری هەیە ئەم جارە من تووشیە و کێشانە بووم کە وەختەکانمان ڕێخین بەیەکەوە هەمومان هەندێکیان لە فەرمانگەیەک ئیشەکەن فەرمانبەرن هەندێکیان شەوان لایف میوزیکەکەن بۆ بژی ژیانیان پێویستیان پێیەتی تۆزێ قورس بوو ئەو دروستکردن ئەم جارە هەستم پێکرد بەڵام هەر پلەیەک ئاسانترە وەک لە ئەوروپا باشە بڕیاردان بۆ دروستکردنی بڵێن ئەلبومێک قورسە بۆ هونەرمەند و ڤیدیۆکلیپێکیش بە هەماشەوە بەس بڕیاردان بۆ کۆنسەرتێک ئەمە لە هەموو قورسترا ئەگەر وەکو دەم و چاومانە بینن کە چەند هیلاکین ئێمە 20 ڕۆژە لە هیلاکی ئاژێن لەو پلە گەرما ساردا و
ئێستا چەند ساردە سەیری کە خۆ لێ بینی کاکەریماڵن بانی دووبانی ساردریش بەڵێ 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 هیوادارم بابیرم نەچێت تکایە تکایە ئەوانیان ئاگیان لە خۆیان بێ ئاگیان لە هاتوچۆ بێت بۆی تووشیت کێشێ نەبوو کاشم وایە ڕێنمای تەندروستیەکان ئەوە تا ئێمە دەمامەکمان پێ لێم کردوەوە لەبەر بەرنامەکە پەیڕەوی بکەن بەڵام خۆ ئامادەکردن بۆ کۆنسێر من ئەمێ بڵێم بۆ یەکێکی وەکو من نازانم لەوانێ زۆر ماندوو بوونە لەبەرەوەی من لە یەکەم دەست پێکردنەوە حەزەکەم خۆم لە کارەکانە بەشدار بم تا ئەمەی کە ئێستا لە ناو ستێجەکەم باشە هەموو هونەرمەندێک ئەتوانێت کۆنسەرت بکە و ڕاستەوخۆ لەگەڵ بینەری خۆیان بێ هەموو دەنگێک دەتوانێت ئەگەر بڕوای بەخۆی هەبێ و هونەرێکی جوانی کردێت بۆنا ئێستا با ئێمە بژڵین کۆمەڵی گەنجی تازە پێیا بووە من زۆر دڵم پێخۆشە کۆنسێرتەکەن بەس ئەمێ کۆنسێرتکەن بە مانای کۆنسێرت یعنی نەک شەوە ئاهەنگە بەڵام لە هۆڵێکی وایە باشە بنەماکانی کۆنسەرت چیە بنەماکانی کۆنسێرت ئەگەر ئەو وەختی خۆی باسمان کرد ئەگەر جایکەینەوە کۆنسێرت ئالەتەکانی کە هەڵێ بژێری جایکاتەوە ئەو خەڵکانی کێن تێئەگەن بۆچی هاتوون تێئەگەن هاتوون جۆ بگرن ئەو میوسیکانی کە هەڵێ بژێری لە کۆنسێرتێکە تایبەتمەندێتی خۆی هەیە ئەو بەرنامەی کە بۆ دەخوێننەوە مەسەلەن ئێمە لە کۆنسێرتا دایمە کورتە فیلمێکی بچکۆلە پێشکەشەکەین قسەکانی کەیەکەی تایبەتە بۆ کۆنسێرتە ئامێرژەنەکانیش ئەو ئامێرانن کە لەگەڵ ئەو هونەرمەندا بوون بۆ ئەو کۆنسێرتە بەشداری ئەەکەن لەبەرەوە ئەتوانی بڵی لەگەڵ شەو ئاهەنگا جیاوازترە چکە ئەوانەی کە لێرە دائەنیشن بەس گوێ ئەگرن یعنی شتی تریان نیە هاتوون جۆ لە تۆ بگرن بەڵام ماندووبوونی خۆی زۆر بێگومان ڕاستە ئەو بەرهەمانەی کە هەڵە بژاردووە وەکو ئاماژە پێکرد لە سەرەتایە هە بەشێکن لەوانی کە خەڵک یادگاری و بەشێک لە نوێکانە وەک خۆش ئاماژە پێکرد زۆرینەی خەڵک بەرهەمەکانیان لەبەر ئەمە تا چەند گروتینێک بە تۆ بۆ کاری ئاین دەسرێت بۆ نمونا بۆ ئەوەی بەردەوام بی لە کۆنسەرت چکە ئەوەی ئێمە وەکو کورسات ئاگادارین بلیتەکان هەر ئەو کاتێک کە ئەگەشتە شوێنەکە بەماوەی چەند کاتژمێرێک یەکسەر نەئەمە ئەمە تا چەند گرنگە بۆ تۆ وەکو هونەرمەندت کە ڕاستە چەندین دێ خزمەت ئەەکەی بەڵام بۆ ئەوی کە پاڵپشتی بێ بۆ تۆ کە تاوەکو ئێستاش زۆرینەی کەس گوێت لێ ئەگرن طبعا گڕۆتینێکی ترتیاتێ ئەگەر نەداتێ 4 ساڵ لەمەوە پێش کردومە عینی ماندووبوونی هەبوو ناهاتم عینی ماندووبوون کەمەوە ئەو گڕوتینی ئەو هەوادارانە ئەو جۆگرانەیە وا لە ئێمە کات بەرگی ئەم هەموو ماندووبوونی بیز ڕۆژە بگرین هیوادارم لە بەرنمەیەکە ئەوە پیشانبیرێکە ڕۆژانی هیلاگوونمان چۆن بۆچیمان کردووە بەڕاستی ئەبێ ڕوونیشی کەمەوە ئەم کۆنسێرتە لەسەر ئەرک و ماندووبوونی خۆمەکرێ سپاسی میدیایی میدیایی کورسا دەکەم کەوان سپۆنسەری میدیاییەکە بەڵام ئەو ماندووبوون ئەرکی ماندووبوونەکەی لە خۆ بەڵام سپاسی هەموو ئەو کەسانیشەکەم زۆر کەسە بوون حەزیان نەکردو نایان بێ بە زۆر لە پشمان زۆر من سپاسیانەکەم دوایش لەسەر ستێج بە تایبەتی سپاسی و شوێنانەکەم بەڵام ماندووبوونەکەی نامەوێ باسیکەم بۆ ئەوانی دوای منیانەیە بیکەن نەترسن زۆر باشە پەیامی تۆ چیە بێت لێرەوە بۆ بینەرەکانمان و بۆ ئەو کەسانی کە ئێستا چامەزرۆی بڵین کۆنسەرتەکەن و ئەیانێ زۆر بڵین بە خێرایی دەست پێ بکاتەوە پەیامی من ئەوەیە بڵێم بەخێر بێن و سەرچاوی ئێمە هاتن و سپاسیانەکەم هی ئەو پەرۆشیە کە بۆ من زۆر جێگەی دڵخۆشی بوو لە سێ ڕۆژی یەکەمە هەر سێ ڕۆژەکە نەماوە ئێستش هیچ شتێک نەماوە ئەمە دڵم خۆشەکە پەیامەکەم ئەوەیە هەر بڵێم تکایە کە هاتنە هۆڵەکە گوێمان لێ بگرن بزانن هیوادارم بەقی ئەو چاوەڕوانیە بێتن کە کردوتانە ئێمە بەقێەوە بێتین و هەر ئەڵێمەوە ڕێنمایەکان هی تەندروستی پەیڕەو بکەن تکایە پەیڕێکەن چکە من خۆم تووشی کۆرۆنا بووی باشە لەبەر ئەم سەرمایەکەوە تا تۆش ئاگات لە دەنگت بێ بۆ ماوەی سێ ڕۆژەکە بێ هیوادارم من ئێستا نەخۆشم لە بەفرە زۆرەکان نەخۆش کەوتم بەڵامەوە تا عیلاج بکارێنم هیوادارمە ڕۆژە تووشی کێشە نەبی بە هیوای کاری باشتر زۆر خۆشحاڵ لەم بەشەی پرۆگرامی کورسات مەگەزین زۆر سپاسی ئەوەشەکەم ماندوو بوون جێگەی دەستخۆشین بەڕاستی هەمیشە ماڵێ بۆ ئێمە کورسات زۆر سپاسدانەکەی دڵی منن سەرچاوی من هات زۆر بەڵێ ئازانێمە بەو هیوایی جێبەجێکردن